جەنابی کاک مەسعود پەیامێکی بڵاو کردووەتەوە لە ئەنجامی ئەوەی خۆتزانانی مەسئولێکیان شەهید بووە بە پەکەی هەزانی ئەوەی اختیال کراوە دوای ئێستا زەختی ڕەنگە زۆر لەسەر بێ لە ئەنجامی ئەوە تووڕە بووە لێ جوتم ئومێ دەکەم چۆن زوو تووڕێ بێ زوویش بێتەوە سەرخۆی و ئارام بێتەوە بۆ ئەوەی هەوڵدا دیالۆگ ڕێگەی دیالۆگ گرێتە بەر خۆی دوور خاتەوە لە شەڕ لەبەرەوە خۆتزانی شەڕ ماڵوێرانیە شەڕ لە دەستدانی گیانی خەڵکە شەڕ تیاچوونی سەر و ماڵی خەڵکە و لە هەر جێگەیە کەسێک شەهید دەبێ ئەگەر گەریلای پەکەکە بێ ئەگەر پێشبەگەی پارتی بێگەری نیکەتی بێ کوڕی کوردێکە ئێمە دژی ئەو شەهید ئەو کوژران و ئەو ئازارێن کە بە خەڵکی میلەتەکەمانەگا ومێ دەگەین کاک مەسعود بیر بکاتەوە تۆزێ ئارامتر بکوێتە دیالۆگ و لە ڕێگەی دیالۆگەوە ئەو کێشانەی کە هەیە لەگەڵ پەکەکە چارەسەری بکە فشارمان لە هەموو لایەکۆ لەسەرە فشار لەسەری کەتیشەیە لەسەر پارتیشەیە لە هەموو لایەکۆ فشارمان لەسەرە خۆتەزانی لە ڕووی یاسای نێودەوڵەتیوە پێمان ئەڵێن ئێوە لەم حدودەن لە حدودەکەی ئێوە پەلامارمانە درێ ئێوە ئەگەر دەوڵەتن و دەسڵاتن بۆ عیلاجی ئەمە ناکەن کە لە ناو وڵاتەکە ئێوە پەلامارمانە درێ ئەمانە هەموو فشارە و ئەو فشارانیش لەسەر یەکەتیشەیە و لەسەر پارتیشەیە و جگەلەوە فشاری حیزبەکەی خۆیان فشاری کەسوکاری کوژرا و فشاری ئەولادانی کە لە ئەنجامی بۆردمانی تورک چۆڵ بووە ئەمە هەموو فشارە لەسەر کاک مەسعود و لەسەر هەموو لایەک ئێمە بەشداری شەڕ ناکەین و هەوڵە دەین دەستی خێر بین نەک دەستی شەڕ من ناڵێم بە داوای کردوان داوای نەکردوان هێزی خۆیان هەیە بەڵام ئێمە بە ڕسمی وتومانە ئێمە بەشداری ناکەین بزوتنەوەی گۆڕانی دژی ئەوەیە بزوتنەوەی گۆڕانی دژی شەڕە ئێمە ژۆکویەتی دژی شەڕین لایەنە سیاسەکان هەموو دژی شەڕە لەو نیشان قسەم کردووە بێ شەڕ ئەگەر قەرار بدرێ بێ پەرلەمان قەرار بدا لەبەرەوە خۆتەزانیم حیزبە سیاسیەکان هەموو خەڵکیانەیە لە پەرلەمان و بێ پەرلەمان قەرار بدا ئۆساکە بیداتە حکوومەت و حکوومەت قەراری شەڕ دەرکە بەڵام ئیساکە نە پەرلەمان و نە حکوومەت و ئەوانە وەکو هەموو لایەنەکان ئەگایان لێ نییە ئەو قەرارە تەنیا کاک مەسعود داوێتی و ئێمە پشتیوانی قەراری تاگلایەنە ناکەین لەگەڵ دانوستانین داوا لە جەنابی کاک مەسعودی شەکەین کە ڕێگەی دانوستان بگرێتە بەر بۆی شەڕ نەبێ و لەگەڵ پەکەکەی شادانیشە و کێشانەکە هەیە لە ڕێگەی دیالۆگۆ چارەسەری بکانێک شەڕ بەس دوژمنانی میلەتەکە ئێمە تەمان ئێمەڕۆ ئێساوە ینی من لە پەیامەکەی تریشمان سەرخۆشیم کرد لە بنەماڵی ئەو کوڕی کە ئێمڕۆ شەهید بووە ئەوە کوڕی کوردێکە شەهید بووە 4 مناڵی بەجێهێڵاوە ماڵوێرانی بۆ مناڵ و بۆ خێزانی بۆ ئەوانە بەجێهێڵاوە ئەگەر ئێمڕۆ یەک کەسمان شەهید بووە بەڵام ئەگەر 100 کەسمان شەهید بێ 100 ماڵوێرانی دروستە بێ 200 کەسمان شەهید بێ 200 ماڵوێرانی دروستە بێ پەکەکە شەهید بێ ماڵوێرانی و ئازار بۆ کەسوکاری ئەو قوربانیە دروستە بێ لەبەرەوەی ئومێ دەکەین کە شەڕ نەبێ کراوە هەتا ئیمڕۆژ هەر بەردەوام بووە هەم هەر ئێمە نەبووین بزوتنەوەی گۆڕانیش نەوەژیگەری کردووە داوامان کردو لە هەمووی منی لای خۆم وەکو پێشمەرگەیەکی دێرین داواکەم لە هەموو لایەنە سیاسیەکان هەوڵی خۆیان بخەنەگەر بۆ ئەوەی شەڕ نەبێ لەبەرەوە شەڕ ماڵوێرانیە بۆ وڵاتەکەی ئێمە بۆ میلەتەکەی ئێمە لە هەر جێگایەک شەڕ بێ شەڕی کورد بە کورد ماڵوێرانی تورکیا پێی خۆشە خۆ تەبعەن پەکەکە دوژمنی تورکایە تورکیا پێی خۆشە شەڕ بێ پەکەکە بۆ کوژرێ لە ناو بچێ حەزەکگە پێی بکرێ هەمووی لە ناوەدا وەڵام منەوە نازان بێ و پرسیار لە کاک مەسعود بکەین بەڵام ئێمە گەر پێمان بکرێ و توانەمان هەبووە هێزمانە جوڵان بۆ ئەوێ لەبەرەوەن ئەرزی ئێمەیە وڵاتی ئێمەیە داگیرەکری خاکی میلەتەکە ئێمەیە داگیرەکری جێبەجێ نەکراکووە ئەوتانی ساکە شەنگاریەکان لەگەڵ هەشتی شعبی دیالۆگەکەن و دانیشن و پێکەوە ئیشەکەن تورکیا بەرنامەی خۆی هەیە مەسەلە پەککردنی بەرنامەکانی زیندووکردنەوەی هینە ئەمپراتۆرەتی عوسمانی کاک مەسعود خۆیەوەتانی ئەمڕۆ هین بووە ئەو کاتە خۆی چۆ سوپاسی کردوون کە بەرەنگاری داعش بوونەتەوە لە منتقەی مەخموور شەڕی شەبێ دووبارە ئەوەش دووبارە بێتەوە لە سەدان جێگەی تر دووبارەوە بێتەوە لە کاتێکە کە پێویست دوێ ئەمڕۆ من ئەوەی ئێوارە وێنەیەکم پیشانی کەمالدا خۆشی تا بەشدار بووە تقریبا لە 82 بۆی تا چەند ساڵە منەوە شوێنی گولی پاسدار بە توێڵمەوە 38 ساڵ پێشی ساکە لە شەڕی هێزی پشتیوان بەشداریم کرد ئیستا ڕەنگە نەکرێ ئیستا ڕەنگە نەکرێ لەبەرەوە ئێمە
یەکەگرینەوە دژمەکانیشمان یەکەگرێتەوە بەڵام ئەکرێ ئێمە علاقەمان باش بێ ئەکرێ شەڕ نەبێ لە بینمانە ئەکرێ هاوکاری یەکتری بین ئەوان هەوڵەدەن بۆ نمونەی ساکە ئێمە علاقی ئێمە لەگەڵ تورکیا بڕاواڵێن علاقەتان لەگەڵ پەککە ئێمە وەکو علاقا هیچ علاقەیەکیمان نییە لەگەڵ پەکەکە بەڵام ئەوەیە ئێمە ناچینە گشت پەکەکە شەڕیان ناکەین نامانوێ شەڕی کورد بکەین ئەوەتانێ نوێنەرەکەمانەوە چەند ساڵە لە تورکیا دەرکراوە